بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 27 ساڵ لە هەرێمی کوردستان تاکو ئێستا سیستەمێکی بانکی پێشکەوتوو نیە. ڕووداوی دزینی ملیار دینارەکەی نەخۆشخانەی شاریش پێوتین کە دابشکردن و سیستەمی گواستنەوەی موچەی فەرمانبەران لە ئاستێکی زۆر کلاسیکیدا. بە میوانداری بەڕێز هاوار شێخ ڕەوف بەڕێوەبەری پێشووی بانکە بازرگانیەکانی هەرێمی کوردستان تاوتوێی نەبوونی سیستەمێکی پێشکەوتووی بانکی لە هەرێمی کوردستان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. لە دوای 28 ساڵ لە حکومڕانی دوو پارتی دەسەڵات نەبوونی سیستەمی بانکی و ئەژماری تایبەتی بە موچەخۆرانی هەرێم کاری بۆ باندا دزیەکەی موچەی نەخۆشخانەی شار ئاسان کردبوو کە لە بری هاکردنی بانکەکان لە ناو شەقامەکانی شار ملیارێک و 600 ملیۆن دینار بە فەردە بڕفێن و چەندین دەستگای ئەمنی و سەرۆکی حکوومەت و وەزیر و دەیان کارمەندی هێزانیەکانی پێوە سەرقاڵ بکرێت. کردەی ڕفاندنی موچەی فەرمانبەرانی نەخۆشخانەی شار ئەمنیەت و ڕۆڵی دەستگامنیەکانی دەبردە ژێر پرسیارەوە، بەڵام لە دوای سێ کاتژمێر سەرەداوەکان لە لێکۆڵینەوە لە بەشێک لە ئەندامانی لیژنەی وەرگرتنی موچە و کڕینی ئۆتۆمبیلێکی نیسان پاترۆل لە شارۆچکەی سێ سادق کە هیچ ئەوەلیاتێکی نەبووە و دەرکەوتنی لە کامێرە چاودێریەکان لە کاتی کردەوەکەدا توانرا و باندەی بەوتەی بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی پێشینەیان هەبووە دەستگیر بکەن و فەردەپارەکان بۆ نەخۆشخانەی شار بگەڕێننەوە. دژە تیرۆرە پێمان گەیشت کە سارێک کراوە لە سەیسایق سارێکی بێسەرەتایە پەترۆڵێکە تەتابوقمان کرد لەگەڵ ئەو ساری کە ئەمەلیەکەی کردبوو لە بەپێ ئەو شوێنانی کە دەستمان کەوت و زانیاریەکان ڕێگە ئەو ساریە بوو بۆیە بە هیمەتی هەموو لایەک لێکۆڵینەوە دەستی پێکرد لەلایەن ژووری ئۆپراسیۆنەوە توانرا زۆر بەڕێکوپێکی بە بڕیاری دادوەر ئەم شەو دادوەر خۆی لەسەر خەت بوو دکتۆر حاکم ئاوات هاتووە دایرەکەیش و لەسەر خەت بوو بۆی کارەکان بە قانونی بەڕێکوپێکی بچێ بەڕێوە خۆی دوای سێ سەعات دەتوانم بڵێم سەردا و دەستکەوت بەڵام لە 12 ساعتی نەخایەن تقریبان خایانی هەمووی دەگیر کران وەڵاوە ئەوە پیشانەیە کە باندێکی ئاوە ممارسی لێزانی شارەزای چەندین جارە دەگیر کراون و کە تەجروبیان هەبووە لە دزی و لە پیاوکوشتن و لە تەقەکردن و لەمانە توانرا لە خلالی نەگاتە 24 ساعت دەگیرکرا ینی من دەستخۆشی لە هەموو دەستگایان ناکەم. ڕفاندنی پارە بەو شێوازە و لە ناوەندی شارەکان لە ڕێگەی باندێکی دیاریکراوەوە پێشینەی نەبووە، گەرچی بەوتەی بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی 7 کەس لە بکەرانی باندەکە دەستگیر کراون و چەند کەسێک لە نەخۆشخانەی شار و لیژنەی وەرگرتنی پارەکەش هێشتا دەست بەسەرن، بەڵام پێدەچێت باندەکە خەڵکانی گەورەتریان لە پشت بێت کە بەرپرسانی ئەمنیش هیچ ئاماژەیەکیان بە کۆتاییهاتنی لێکۆڵینەوەکان و گرتنی سەرجەم تاوانبارەکان نەکردووە. 7 کەس بوو ناڵم ئێمە لەگەڵ برایانی ئاسایش و برانی دژە تیرۆر دوای ئەوەی ڕووداوەکە ڕوویدا کەوتینە گفتوگۆکردن کۆبوونەوەیەکمان کرد بەیەکەوە توانیمان لەو برا ئەفسەرانەی کە ئەتوانن شارەزایان هەیە لیژنەیەکمان پێگەنا لە ڕێ ئەوانەی کە خۆمان بڕوامان پێیانە و معتەمیدەکانمان کەوتینە پرسیارکردن و بە هەموو سەرچاوەکانی خۆمانەوە بە هەرچێ دەستگاکەوە توانیمان ئەمانە لە کەمتر 15 ساعت دەستگیر بکەین. نازانین لێکۆڵینەوە بەشتێک بەڵام ژمارەیەک لە کارمەندەکان ئێمە بانگێش کراون بۆ لێکۆڵینەوە ژمارەیە. کردەی دزی و ڕفاندن لە هەر شارێکی هەرێم ڕوو بدات دوجار مەترسی بۆ سەر ژیانی خەڵک دروست دەبێت. دەستگا ئەمنیەکانی ئەو شارەش لی بەرپرس دەبن، هەر دەستگایەکی ئەمنیش ئەمنیەتی شارەکان بپارێزێت دوجار ئەرک و دڵسۆزی خۆی بۆ خەڵک جێبەجێ دەکات، بەڵام لە واقعی هەرێمدا دەستگا ئەمنیەکانی زۆنی سەوز و زەرچاویان لەسەر چرکاندنی فەراغەمنیەکانی یەکدیە. ڕفاندنی موچەی نەخۆشخانەی شاریش دەسەڵاتی زۆنی سەوزی ناچار کرد بۆ هێشتنەوەی سلێمانی لە پێشەنگی ئەمنیەت لە جێگری سەرۆکی حکوومەتەوە تا دەستگای زانیاری و دژە تیرۆر و ئاسایش و پۆلیس بێنە ناو مەیدانەکەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک هاوار بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان بەرلەوەی کەخسەرە سەر سیستەمی بانکی و بانک بکەین حەز دەکەم سەرنجی بەڕێزی بزانم لە سەرم ڕووداوە. زۆر سپاس بۆم دەرفەتە وەڵای ڕووداوێکی ناخۆشە شاری سلێمانی و بە گشتی هەرێمی کوردستان لەم جۆرە دزیانەی تیان نەبووە خۆزگە ئەم حاڵەتەش ڕووی نایە بۆی
چۆنەڵی پێشینێکی لەم بابەتە دروست نەبووە. یعنی ئەمە یەکەمین حاڵەتی زیینی موچەی فەرمانبەرانە بەم شێوەیە گینا پارە پێشتریش لە بانکەکان بە مەبلەغی دیاریکرا و گەورە و لەم مەبلەغە بچووکتر و لە مەبلەغەش گەورەتر لە هەرێمی کوردستان بەسم سلێمانی نییە حاڵەتی وا بووە کە پارە دیار نمێنێ بەڵام حاڵەتی فراندنی موچەخۆر لە کاتی گواستنەوە لە هەرێمی کوردستان ینی بە بیرەوەری من ئەمە یەکەم حاڵەتە و بواە بەڕاستی پێشتر بیر لەوە بکرایەتەوە ینی دەستگا ئەمنیەکان من دوێنێ شەوش لە چاوپێکوتنێکم لە کەناڵ ئێنارتی باسی ئەوم کرد دەستگا ئەمنیەکان تەبان ئێمە دەستخۆشییان لەکەین من هەردوێنێشە و پێشوی پارەکە بدۆزنەوە لە تەلەڤیزۆنی ئێنارتی باسم کردم ئەم عملیە دۆزرێتەوە کەشفە بێ و ئەو پارەیە جێڕدرێتەوە یەقینم هەبوو لەسەرەوە بەڵام دەستگا ئەمنیەکان لەگەڵەوەی دەستخۆشیم هەیە بۆیان کە ئیمڕۆتوانیان ئەو پارێ بدۆزنەوە و حاڵەتە پێچەوانەکەنەوە بەڵامیکە لە ئەرکەکانیان ئەوەیە کە لە هەموو دنیاە زەمنیەکانێکە لە ئەرکەکانیەوە پێشببینی بکە احتیاط بخە و نەهێڵێ ئەو حاڵەتانە ڕووبەن نەک حاڵەتێک ڕووبە و ئەوە ئەن هەموو دنیاشە طبعا هەر حاڵەت هەیە ڕوەیە سەرباری ئەوەی کە دەستگای ئەمنی پێشکەوتوژێ لەنیان پۆلیسی پێشکەوتو حاڵەت ڕوایە قسەیش کە ئەگەر بیکەم ئەوەیە کە ئەم نوع حاڵتانە لە دنیا هەیە لە زۆر شار لە زۆر وڵات لە دنیا هەیە بەڵام لە زۆر شوێنیش نییە و سلێمانی بە تایبەتی یەکێک بوو لەو شوێنانەی کە ئەکرا نێڵێن قەدەم حاڵەتانە ڕووبە من هیوادارم ئەمە ئەوڵجار و کۆتاجار بێت بەڵێ بەڵام زۆر سەرەسەرەوەی کە مەسەڵەن ئەمە دەستگیرکردنەکە دەستگیرکردنیە و خەڵکە پاشان سەبارەت بەوش کە بازۆکن کارەمە مەسەڵام جێی دەستخۆشیەکە دزیەکان ئاشکراکەن بەڵام ڕەنگە دزینی پارە لە شوێنی تریش هەبێت تا چەند زەرور مەسەرن ئەمە بێتە سەرەتایەک بۆ ئاشکراکردنی دیزیەکانی تر و دەستگیرکردنی تاوانبارایش لەسەر ئاستی کوردستانە ڕەنگە دزینی موچەی خەڵک و قوتی خەڵک هەر لەم ڕووداوە نەبوو بێت بە دڵنیاییەوە ینی ئیشەڵڵا چاوەڕوان کراوە کە لە ئایندا لە هەرێمی کوردستان دەست بکرێ بە چاکسازی یاسای چاکسازی دەربچێنرێ لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان موسساتی تایبەتی بۆ دروستکرێت بێگومان چاکسازیژە بێ نەتیجەکەی ئەوە بێ کە هەموو ئەو بوار و کای و سێکتەرانی کە پێویستیان بە چاکسازیە دەستی بۆ ببرێ و ئەم ینی حاڵەتی تەبەن خەڵک چاوی لەسەر ئەوەیە کە ڕێنجی دزیەکان زۆر کەم بکرێتەوە و ڕێنجی گەندەڵی بەرتەسک بکرێتەوە و ئێمە ئایندەیەکی گەش و جوان چاوەڕێمان بکەن چاوەڕوانی خەڵک لە ئێستای ئەوێ باش ئەگەر بینە سەر بانک بەر لەوەی کە قسە لەسەر سیستەمی بانکی لە کوردستانەکەی بانک چییە و ئیش و کارەکانی چی بانک دامەزراوەیەکی داراییە شوێنی ئەنجامدانی کۆمەڵە چالاکی ڕبحەویە و ڕۆڵێکی گرنگە گێڕێ لە بەرەو پێشبردننی ئابووری هەر وڵاتێکە و شوێنی کۆکردنەوەی ئەو پارە زیادانەیە کە لای خەڵکە و فرسەتی ئیسیسماری لای ئەوان نییە و نازان ئیسیسماری پێ بکەن و کردنێتی بە سەرمایە بۆ پرۆژە گەورەکانی ئابووری لار وڵاتێک باشە لە چ ڕوانگێکەوە بانک ڕۆڵی هەیە لە پێشخستنی ئابووری کە بەڕێزوتت ڕۆڵی هەیە لەمڕۆوە لە زۆر ڕۆ یەکەم لە ڕەهەندی دابینکردنی سەرمایی گەورە بۆ پرۆژەی گەورە بۆ نمونە پرۆژەیەکی ئابووری زۆر گەورە پێویستی بە سیولەیەکی زۆرە پێویستی بە پارەیەکی زۆرە پێویستی بە سەرمایەکی زۆرە لە هەموو دنیادا زۆرێک لەو پرۆژە گەورانە دەست بۆ ئەوە ینی ئەو پارەی کە تەختی هەموو مەشروعەکە بکار نییە لەبەر ئەوە هانا بۆ بانقەکانە برێت بانقەکانیش ئەو پارانی کە لای خەڵکە جا بە کەمێتی کەم یا بە کەمێتی زۆر کە ئەوانە عقلی ئیسیسمارکردنیان خۆ تااقەتی ئیسیسمارکردنیان نییە تااقەتی کار پێکردنیان نییە ئەوان نادۆزێتەوە لە ئەنجامی ڕێکەوتنێک لەگەڵیاندا ئیغراکردنیان بە شێوەیەک لە شێوەکان ئەو سیولەیە هێنێتە ناو بانقەوە لە بانکشەوە ئەچی بۆ پرۆژە گەورەکان ئەمە یەک دووەم لە ئێستاە بەڕێز دەزانی لەبەرەوەی بازرگانی زۆر چۆتە پێشەوە تەکنۆلۆژیا زۆر چۆتە پێشەوە و کەمیاتی سلعە و خزمەتگوزاری هات و ڕۆیشت و زۆر زۆرە ئەو پارانی کە لە بینی وڵاتێک بۆ وڵاتێک لە شارێک بۆ شارێک بووم بالیغی زۆرە چن ئەمە بە شێوازە کلاسیکەکە ناتوانێت اقتصادێکی سەردەمیانە تەرتیبکە یعنی تۆ دیقەت بە ئەگەر ڕۆژێک بۆ نمونە 100,000 تەن لە کاڵایەک یان کەمتر یان زیاتر لە شوێنێکەوە بۆ شوێنێک بڕە پێویستی بەوە هەیە بەسەریعی دەفع بکرێت پێویستی بەوە هەیە لە ڕێگا تووشی مەترسی نەبێت پێویستی بۆ هەردوو تەرەفی کڕیار و فرۆشیار دڵنیاییان هەبێت لەسەر ئەوەی کە
پارەکە بە دروستی ئەگادیا بە دروستی ئەڕ ئەمە بانکێکە وتە بانک ڕۆڵی زۆر گەورە هەیە لە اینجا ئێتیماناتی بۆ نمونە تەعاهودیەیە زۆر پرۆژە و مەشروع هەیە پێویستی بەوەیە کە ئەو طرفەی جێبەجێیەکە جۆرێک لە کەفالە بدات جۆرێک لە دڵنیایی بدا بۆ طرفێکە بۆی جێبەجێگا بۆ نمونە بابەتی مقاولات کاتێک کۆمپانیاگەچ ئیشە لە حکومەت یا لە شوێنێکە گرێژەر نیان حکومەت ئەو جێگەی بۆی قەناعەتی پێ بکە کامیشە بە ڕێک و پێکیەکە داوای کەفالی مەصرفی لەکە داوای تەعاهودی ئێتیمانی لەکە هەموو ئەم کارانە بانکێکەن و بێگومان لە شارێک کە پرۆژە زۆرتر بێ بازرگانی سەریعتر بێ ئابوورێکی پێشکەوتێکی هەلیکار زیاترە ڕقسێ و إلى آخره. بەس بمانە ڕاستەقینێک تا ئێستا لە کوردستان بانکمان هەیە ئێمە بۆ نوع هەمانە بەڵێ طبعاً بانکی ڕاستەقینێت چییە ئێمە بانکمان هەیە هەموو ئەو ئیشانەشەکە ئیشی تەعاهودی نەقدی ئیشی تەعاهودی هێن ببوورە ئێتیمانی نەقدی ئێتیمانی تەعاهودی ئیشی مەسەلەن دابینکردنی قەرز بۆ ئەو کەسانی کە خواستیان لەسەر قەرز هەیە ئیشی ئەنی بانک ئاهلەکان بە تایبەتی ئیشی ڕێخستنی ئەو شتانی کە پێویستە لە بازرگانی لە بینی دوو وڵاتە و بازرگانی ناو شارەکانە بانقەکانی ئێمە ئەم ئیشانیان کردووە بەڵام ئەوەی کەم لە حەزەیە لەسەر بانقەکانی ئێمە لە هەرێمی کوردستان حەزەکەی من هەنە داتاتێنێ ومنە ئەو بەڕێوەبەرایەتی گشتی کە نای بەڕێوەبەرایەتی گشتی بانکە بازرگانەکانە لە هەرێمی کوردستان و من بەڕێوەبەری بووم ماوەی 5 مانگ تا 6 مانگ نزیکەی 790 ملیار شتێکم تریا زیاتر ئێستا بە دەقیقی بیرم نەماوە قەرزیاوە بە پرۆژە و بە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان 790 ملیار باشە ئەمە یەک دوام بەڕێوەبەرایەتی گشتی بانکە پسپۆڕەکان هەیە کە بانکی عقاری و زەراعی تیجاری ئەمانە لە نزیکەی پێم وایە 2 تریلیۆن دینارێک 2 تریلیۆن دینار یعنی تقریبا 2 میلیارد دینار قەرزیان ناوە بە هاوڵاتیان و بە ئەو کەسانەی کە لەو مەجالانە بزنسیان کردو هەم قەرزی سناعی هەم قەرزی زراعی هەم قەرزی عقاری یعنی ئێمە بەممانیانە بانکمان هەیە ئەمانەش ئیشێکی ینی بەشێکی گەورن لە ئیشی بانک ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستانە نیمانەوە غایبە طبعاً بانکە ئەهلەکان تا حدێک باشترن بانکە ئەهلەکان ئەکسەرێتیان سیستەمی پێشکەوتویان هێنا و نەسپیان کردووە و ئیشی باشەکەن ئەوەی کە ئێمە مشکیلەمان هەیە لە هەرێمی کوردستان بانکە حکوومیەکانمان بە سیستەمی کلاسیکی ئیشەکە ئەگینایمە بڵێن ئەم میکە لە ڕاگەیانە لەسەر بانکەکانەوە ترێ زۆر جار بانکمان نییە و بانک ئیش ناکە و ئەمە وان نییە بەڕاستی طبعاً ئەمە زۆری خەتەر زۆری دارایی و مەسەلەن ژمێریاری شەربازەوەکەن کە ئەمە سەنەد بەمانە ڕاستەقینەکەی بانکمان بەڵێ ئێمە من ئێستا ئەگەر لەگەڵ شارەزایەکی ژمێریاریە بانکیا دانیژم طبعاً بێ بە داتا و لەسەر ئەساسی کۆمەڵێ معایر و مەقایس قسەکەین وانە ئەمە لە ڕاگەیانەکانە خۆی قیتاعی بانقی لە هەرێمی کوردستان شایەنی ڕخنەکردنە ئۆکەی من متفقم لەگەڵەمە بەڵام ئەبێ ڕخنەکەش بەقەدەر ئەو کەم و کوڕیە بێ یا بەقەدەر ئەو نوقسانیە بێ کە هەیە وەکو عەرزم کردی بەشێکیشی ئەمەی کە ئەم بابەتە وا ڕۆیشتووە ئەم ڕخنە زۆر لەسەر بانک دروستوە پەیوەندی بە بانکەکان خۆشیان پەیوەندی بەو بیرکردنەوە پۆلیسیەژێ لە هەرێمی کوردستانەکە هیچ داتایان نابێ بووترە خۆمان نەزانین یەکێ لە چەمکە یەکێ لە بابەتە خراپەکانی حکومڕانی هەرێمی کوردستان نەبوونی شەفافیەتە خۆ ئەگەر شەفافیە دەبووە ئێستا ڕاگەیاندن و غێری ڕاگەیاندنیش ئەگەر داتا و زانیارەکانەوەی کە لای منە مەسەن لای جەنابیش لای خەڵکی کێژەوە من ناڵێم هەموو شتێ زۆر باشە بۆی قسەکە بە غەڵەت نەڕەوە بەڵام حەقیانەت ئەوەیە عەدالەت ئەوەیە کە من بەقەدەر خۆی حەقی بەمێ وانە و من ئەتوانم ئەم قسانەشی کە یەکەم بە ڕقەم و بە داتا پاسەدانیکەم ئاماژەم بۆ کرد لە هەرێمی کوردستان هەر لەو بانکەی کە من بەڕێوەبەری گشتیم 790 ملیار دینار قەرز دراوە جا قەرزەکان بێگومان لەسەر ئەساسی جەدوای ئابووری نەڕۆشتووە مەحسوبێت و منسوبێتی تیا بۆ گەندەڵتیا ئۆکەی لەگەڵتە طبعاً لە زمانی منە قەرز نەدراوە چونکە من ئەو زمانی کە لێ بووم زمانی قەیرانی دارایی بوو و ودایعیش لە خەڵک وەرگیرە ینی بانکەکانی کوردستان توانی ویشانە وەختی خۆی ببنە جێگەی ناوێنی متمانە یاخود ناوێنی ئەمری واقع کۆکردنەوەی بەشێکی زۆر لە پارەی خەڵک تەمانێکێک لە ئیشەکانی کەی بانک یەکێ لە ڕۆڵەکانی کەی بانکەوەیەکە پارەیەک لە ماڵ و لە شوێنەکان ئەهێنێ لای خۆی کۆیەکاتەوە مەترسی دزین و سووتان و تەلەفبوون لە ئەستۆی کەسەکە لابە بانکەکانی هەرێمی کوردستان ئەمەشان کردو ئەمە بە چی ئەتوانین پاسەدانیکەین و بڵێن وایە ئەبێ سەیری حەجمی ئەو وەدیعانە بکەین لە بانقا هەیە بە جۆرەکانی جاری و بە جۆرەکانی وەدایعی سابتە و تەوفیر یعنی ئەگەر ئەمانە من هەمی بە ڕقم بیەم بە جەنابێ
تێگەین کە ئەمەشی کردو بەڵام بانقەکانی ئێمە بانقی سەردەمیانە نین سیستەمەکەیان کۆنا سیستەمەکەیان کلاسیکیە سیستەمەکەیان دەسیە سیستەمەکان هیچ زمانێکە کە هیچ دەیان ساڵ لەمەوە پێشە بانقە حکوومەکان دارێمی کوردستان نەیانتوانیوە سیستەمی نوێ بێنن نەسبیکەن داینێن نەیانتوانیوە ببەسترێنەوە بەیەکەوە نەیانتوانیوە کادرگەلێ پێ بگەن کەم ئەم کادرانە ئەم فەرمانبەرانە لە ئاستی پێشکەشکردنی ئیشکردن بن لە ئاستی ئیشکردن بن لە ناو سیستەمێکی تازە و لە ئاستی پێشکەشکردنی خزمەتگوزاری سەردەمیان تەمان من ئەمە ڕەخنە نییە لە ڕاستە من ئەو مەلا عەزەمول بەس من ڕەخنە لە کەوادر و فەرمانبەری ناو بانکەکان ناگرمەوە ئەرکی ئێمە بوو ئەرکی حکومەتە تەمان من بۆ خۆم متوانم چۆنەڵی گلەی سەر ڕووی خۆم لابم چونکە من لە ماوەیەکی زۆر محەدەدا لێ بووم و لە زەمانێکی قورسا ئەوە ئەرکی حکومەتە کە ئەوان پێ بگەێنێ توانای ئەوان بەرێتە پێشەوە و ئەمە نەکراوە باشە بەس سەبارەت بۆی کە سیستەمی بانقی پێشکەوت و کەوتت لە بانکە حکوومەکان نییە بودجەیەکی زۆری دەوێت کە تا کوێستا دوای مەسەرەن 27 ساڵ نەتوانرا و سیستەمە جێبەجێ بکرێت تەمان بودجەیەوێت ئەگەر بتێ خۆت بیکی پێش بودجە و پێشەمە شتە ئیرادەیە ئیرادە ئەمەیەک دوای ئیرادە پلانێوێ ئەگەر بتێ خۆت بیکەی بێگومان جۆرێک لە تێچوونی هەیە چونکە سیستەمی تازە و بەستنەوە جارە تۆ بانقەکان بە چێ بەسیتەوە بێک ئەگەر بانقەکان بە کێبڵە بەسیتەوە بێک یعنی تۆ بێنە بەرچاوی خۆت ئەبێ هەم لە زاخۆ تاگاتە بە قەولی معروف خانەقین ئەبێ هەموو کێبڵێکە بێ ئەم کێبڵە کە داتاگانی پێ ترانسفێرە بێت تا تیاڕە هەموو بانقەکان بەستێتەوە بێکەوەتە شەبەکەیەک دروستکە ئەگەر بە کێبڵ نایکەی کە من لەسەر ئەمانە ژەمی قسەمێ بەس ڕەنگە لەم بەرنامەیە دەرفەت نەوێ هەمی باسکەین ئەمانە مەحدودە یەک کۆمپانیا هەیە لە منتیقەیە کۆمپانیایەکی سویدیە پێم وایە ئەم کێبڵە هەیە پێ وترێ فایبەر ئۆپتیک ئیتر یعنی تۆ کۆمەڵی ئۆپشنت نییە لە منتیقەی هەولێریش خۆ دەزانین جاران دوو حکومەت بۆ دوو زۆن بووە لەوێش هەندێک لە بانقەکان لەوێ بەستراوەتەوە بێکەوە وایەتەوە یادم هەمووشی بەسترابێتەوە هەنێکی بەشی زۆری بەسترابێتەوە بەڵام عەقدەکانیان پڕە لە خەلەلی گەورە پڕە و ئەو بەستنەوەی تا ئێستا نەیتوانیوە قازانجێک بە قتاعی مەصرفی لە هەرێمی کوردستان بەست ئێمە وەختی خۆی ویسمان هەموو بانکان بەسینەوە بێک و کێشەمان بۆ دروست بوو کێشەی ئەوەی یەکەم ئەو دەسەڵاتە ئەگەر باش بێتەوە یادم هەر لە وەزارەتی دارایی ژوەرگیراوە نەک لەبن کە لە ئەسڵا ئەلکی بەڕێوەبەرایەتی گشتی بانکە بازرگانەکانە سەرپشک کرێ خۆی ئەم جۆرە ئیشانە بکات چونکە مانە ئیشی پرۆفیشناڵ یعنی ئیشی زۆر اختصاصی و دیاریکراون بەڵام لەو سەردەمی قەیرانە من لە ساڵی 2015 لێ بووم لەو سەردەمی قەیرانە ئەم ڕۆڵە و ئەزانم هەر لە وەزارەتی داراییش سەندرابووە ئێمە یعنی بۆمان نەبوو بڕیار بین ئێمە بۆمان نەبوو پێشنیارکەن و پێشنیاری خۆمان لەو بارەوەیەوە اینجا کۆمپانیای حیزبی و ئەموو ئەوی تێکەوتوە ئیشەکە لە هەرێمی کوردستانە تێوە دەست بۆ هەر شتێک دەستێوەدانی حیزب لە مەسەلەی بانقی ئەزای حیزب چۆن لە دەستی لە بانق تابعاً من نەتوانم ئەم قسەی خۆم بسەلمێنم بەڵێ حیزب دەوری خراپی بینیوە لە بانقانە بۆ نمونە پرۆژەیەک لەبەرەوەی هی فلانە کۆمپانیایە کۆمپانیایەک لەبەری هی فلانە کەسە و ئەم کەسە لەبەری سەر بە فلانە حیزب بە وەختی خۆی بەبێ ئەوەی گوێبن بەوەی کە ئەم پرۆژەی بۆی تەقدیم کراوە جەدوای هەیە یان نیەتی جەدوای اقتصادیە خۆ کاکە پارەی خەڵک گاڵتنێتەوە بە بەلاش بێ بە هەر کەسی هاوتی پارە بڵێ بەسەر چاو یعنی ئێستا ئەو 690 ملیار دیناری کە لە هەرێمی کوردستان ناتوانرێ بجێڕدرێتەوە یعنی تا ئێستا ناتوانرێ بەشێک لە سەبەبەکانی ئەوەیە کە وەختی خۆی لەسەر ئەساسی جەدوای اقتصادی نەدراوە و گەندەڵی و فەساد کراوە لە خەمڵاندنی ئەو مڵک و ماڵانی کە کراون بە ڕەهنی گێڕانەوەی قەرزەکان پڕ لە ینی پڕ بۆ لە تەدەخولات بەڕاستی پڕ بۆ لە تەدەخولاتی یعنی حیزبی و لەسەر ئەساسی مەحسوبێت و منسوبێت بۆیە ینی قتاعی بانقی بەو نەوعی لێهاتوە کە بەشێک لە خەڵک ینی بڵێن ئێمە قتاعی بانقیمان هەر لە هەرێمی کوردستان باشە بەسەوەی کە نەبەستنەوەی بانقەکان بەیەکتری بۆ نمونە چی لە هەولێر لەگەڵ سلێمانی لەگەڵ دۆک و لەگەڵ شارەکانی ترە ینی چ گرفتێکی دروست کردووە مەسەلەن گەر هەموو بانقەکان بێکەوە بەسترێنەوە بانقەکانە بەسترێتەوە بێکەوە سیستەمێکی تازەی بۆ کڕی لە ئیدارەی عامە ینی بۆی دامەزرێنی لە ئیدارەی عامەوە ئاگاد لە جوڵەی هەچی بانقێ هەچی حرەکێک لە بانقا بکرێ لە هەر شوێنێکی کوردستان بێ لە ئیدارەی عامە ئاگایاندەیە بێ هەتا ئەم ڕێپێدانی نەدا ناکرێت جارێ مە گەندەڵی هەر نایڵێ لێەوە تۆ ئیداری سیولەی نەقتیە دەی لێەوە ئیدارەیەکی سەردەمیانەی قتاعی مەصرفی و
ئەو سیستەمە تازانی کەی کڕی مەسەلەن خزمەت گوزاری زۆریتە بۆ نمونە ئەوەی کە پارەی ئەلکترۆنی بۆ نمونە ئەوەی کە ئێستا ئێمە دانیشتوین قسەی لەسەرکردن مەسلەی تەوزیعی موچە هەموو ئەمانە لە سیستەمێکی تاڵان بەم سیستەمە کۆنە شەکرێ بۆی خەڵک چونکە من ئێستایەکی شارەزا لە مەجای بانقەکە جۆم لێگرێ ئەگەر وانەڵم غەڵەت دەرچێت بەم سیستەمە کۆنە ژەگرێ بەڵام زۆر قورس و گرانە ئێمە دایرەمان هەیە لە هەولێر بیرمیە زانکۆ ئەگەر بیرم ما بێ باشی بانکێکمانە بوو نای بانکی زانکۆ بوو تاوی کارمەندانی زانکۆکانی هەولێر یعنی لەوێ هەمان ئەکاون نمبەریان هەبوو و موچە وا تەوزیعکرا موچەکەدا بەزێنرایە ناو ئەکاونتەکانیانەوە ناو حسابەکانیانەوە ئەو کەسان ناچون بە چەق ڕایانە کێش یعنی بەشێکە لە ئەم فکرێ خۆکرێ بۆ هەموو بۆ هەر میلیۆن و چەند موچە خۆرەیە لە هەرێمی کوردستان ئەڵێن ئەما کرێ بۆ هەمووشی ئەم عملێکی زۆر قورسە ئەنێ بێ ملیۆنێک و 250,000 کەس بچێ بۆ بانک حساب بکاتەوە و جا بیانە بەرچاوی خۆ ئێستا ئێمە دابشکردنی موچە مەسەلەن ئەوەی کە دوێنێ ڕوویە فەرمانگەیەکی 1000 مۆزەفی 1000 فەرمانبەری 1000 موچەخۆری ئەچێ بە سیارەیەکی خۆی موچەکە بای بە بیانە بەرچاوی خۆت ئەگەر بە یەک ڕۆژ 9,000 کەس ڕوو بکەنە بانقێک چونکە ئێمە 88 بانقمان هەیە ئەوەی کە یعنی سەلاری کوردستان لقی بانقە بازرگانەکانمان هەیە کە موچەی فەرمانبەران لەوێت تەوزیعکرێ و هیچ عمولەیەکی ژوەر ناگیرێت طبعا لەبەری هەر بانقەکەش حکومیە و موچەخۆرەکانیش موچەخۆری حکومین ئەنی بانقەکە لیا مستەفید نییە بەڵام ئەکرێت ئەمانە هەمووی چارە سەرکردیانی من بە خۆم قەناعەتم پەیوەندی بەنەبوونی خۆ پێش مەسەلەن پێش 2013 قەیرانی دارایی نەبوو بۆ نەکراگەر پەیوەندی بەبووجە بێ مەسەلەن نانی سیستەمەکە پارەی بوێت مەیاخۆ پەیوەندی بە نەبوونی ئیرادەوەیە ئوستازیانەکەم ئیرادە نەبوو دوم ئێمە بیرمان نەوێت لەم هەرێمی کوردستانە منە کێشەی گەورە هەبووە ینی ئەمە وەکو کێشێکی گەورە سیر نەکراوە بەس لە ڕاستی کێشێکی گەورە نیە بۆ نمونە دابەشکردنی موچە بەم شێوەیە کێشێکی زۆر گەورەشە ینی دیقەت بە لەو زمانی کە پارێکی زۆر ڕژاوەتە کوردستانە گەر ئەم بانکانە ئێمە بەشێک لە کێشەکان وەختی خۆی ینی ئەوەی کە بانقە حکوومیەکانی هەرێمی کوردستان نیان توانین لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ بانکانی دەرەوە پەیوەندی بەستن پەیوەندی بەو سزایانەشەوە بوو کە لەسەر عێراق بوو بەڵام هەرچەند ئەوەش دوای عیلاجکرا و چاکرا و هەنی تەفاصیلی حەز ناکەم باسی کەم ینی چونکە کاتی زۆرەوێ و بابەتی دوورەکەوین لە باسەکە ئەگەر وەختی خۆی ئەم بانقانە ڕێکوپێر کرانایە پێش بخرانایە بێگومان ئابووری ئێمەش ئێستا لە پێشتر باش بەس ئێستا چارەسەر چیە مەسەلەن بۆ ڕووداوی لەم شێوێ دووبارنێت چاسەرەوەی کە سیستەمێکی مەسەلەن سیستەمێکی نوێی بانکی بێنرێت هەرێمی کوردستان چی بکرێ ئەگەر ئێمە قسەمان بە تەنها لەسەر سیستەمی دابشکردنی موچەبێ ڕێگا چارە زۆرە یعنی بۆی جارێ ئەمە ڕوونەیە لە حاڵەت یەکەم ئەگەر من شت بەدەست بم لەم مەجالە لە بەیانی زووتر نییە مەسەن محافظی ئەم شارە وەزیری دارایی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر وەزیرێک لە وەزارەتەکان ئەبێ هەموو دەوایری خۆیان مولزم کەن ماشەڵڵا چی لە وڵاتی ئێمە زۆرە هێز ئەمنەکان جارێ مولزەمیان کەن لە قۆناغی یەکەمە کە لەمە و دوا ئەم ئیهمالیە ڕوونەیە سیاری پۆلیسی زۆرێت تەما من ئەمێ حاڵەتێ باس کە من وەختی خۆی مدیری بانقێکی ئەهلی بووم لەم شاری سلێمانیە نای بانقی مەنسوورە ئەم شایەتی بۆ برایانی پۆلیسیان من کە ئەو کاتە بۆن من هەڵسوڕای گۆڕان بووم و لە حیزبێک بووم سڕاعێکی سیاسی قورسمان لەگەڵی کێتیە بوو لەم شارە و پۆلیسە خۆ دەزانی ینی ئەحداسەکانی لە دوای 2009 هەمووشیانیان زانی من گۆڕانم و هەڵسوڕایەکی ئینی گۆڕانم هەر کاتێ تەلەفۆنم بۆ پۆلیسی فریاکەوتن کرد بە ئێستاش سپاسیانەکەم لەسەر ئەو کات وتبێتم ئەوە ئێمە مەبلەغی پارەمانێ لە شوێنێکەوە نەقلەکەین بۆ شوێنێک بە حیاتی نیانوتوە ئێمە لە خزمەتانین یەکسەر سیاریان بۆ پۆلیسیان بۆ دابین کردوین پۆلیسیان بۆ ناردوین بەڕێوەبەرایەتی گشتی بانکی هەرێم لە سلێمانی ئەوانیش بە هەمانچەوە هەر کاتی وتبێتم ئێمە طبعاەوە من خۆم بیرم لەوا کردو کە ئەم پارەی کە ئێمە لە نقطەیەک و نەقلەکەین بۆ نقطەیە معڕەزە بۆ ئەوەی تووشی دزین بێ و هەر من ئەنی بیرم لە خۆمە کردو من بەرپرسیارە بووم بەرامبەر بە ئیداری عامی خۆم ئەگەر حاڵەتێکی وا ڕووبە دایمە من داوام لە پۆلیس کردووە و ئێستا ڕەنگە فەرمانبەرێک ینی زۆرینەی جارەگەر مەبلەغێک بوو بێ بەدەرەوە ئێمە خۆشمان پاسەوانمانە بۆ پاسەوانی خۆشمان بە چەکەوە لەگەڵا دەرکردووە بە چەکی ڕوخسەتدارەوە اینجاش داوام لە پۆلیس کردووە وتومە حاڵەتێکی وای قەت نیانوتوەنە و قەتیش لە کاتێکا ناتون کە تەسیری لەوە کردو بەڵامی تر مدیری دایرەیە خۆی کەم تەرخەمە بیر لەوە ناکاتەوە نایە بە خەیاڵێ طبعا مدیری زۆری دایرەکانی سلێمانی معڕەزم بۆ ئەم حاڵەتە ڕووی باە پێشتر ڕەنگە لەمە دوایتر
بەخۆیان ناپچن جا من قسەکەم لەسەر لە قۆناغیەکەما بێ ئەمە بکەن قۆناغیەکەما ئەبێ ئەمە بکەن لە قۆناغی دووەمە ئێمە لە بەردەم تەشکیلبوونی حکوومەتی ئایندەین تا ئەم سیستەمەیەت و تا نقاتی ینی بەکاشکردنی نقودی ئەلکترۆنی زۆرە بێ لە شارەکان و لە قەزا و ناحەکانە و تا ئەمە نەست بکرێگە کاتێکێوێ میکانیزمێکی حەز ناکەم ئێستا باسی بکەم چونکە لە پرۆژەیەکە خۆم نووسیم و ئامادەم کردووە و بەتەمان پێشکەشیکەم ڕێگایەکی کەشەیە لە ئێستاە کاکە ڕێگا زۆرە ینی من نمونێەوە جەنابتێنەوە ڕەنگە بە ڕێز بۆ نمونە یا بیست بێتی یا بینی بێت کە ئەچیتە دەرەوە ئەچیتە دەروی ئەم شتێکی پێوترێ مۆبایل پێی ینی بە مۆبایل تۆ توانی شت بکڕی شت بفرۆشی دەفعەکەی قبڵزکەی ئەم مۆبایل ئێمە هەمومانێکی مۆبایلێک لە گیرفانمانێوانە ئاخری پێتان باس کرد ئەم مۆبایلە لە گیرفانمانە ئەنی چی قورسە ئەگەر هەر موچە خۆرێک بۆ نمونە من موچەکەم ملیۆنێکە سەری مانگ 1 ملیۆن باڵانس بێتە ناو مۆبایلەکەمەوە بچم بۆ بازار شتم کڕی لە جاتی 25,000 بەمێ بە مۆبایلەکەمە کۆی لە خارجێت تاوان خەڵکێکی زۆر ئەمەی دیوە گویان لەم قسانی منە ئەزانن وایە 25,000ەکە 25,000 باڵانس لە بە گریمان جەناب بە دوکاندارەکەی کەشت بە منەفرۆشی بای 25,000 لێکڕی 25,000 لە باڵانسی مۆبایلەکەی خۆم نەقلەکەم بۆ سیم کارتەکەی تۆ باشە ئەوە تۆ بووی بە ئەو 25,000 هەر دقەیە تۆ بتەوێت ئەتوانی بیخیتە ناو ئەکاونتەکەتەوە طبعا لێوە بەس لێرە ئەبێ نقاتی بەکاشکردن هەبێ کۆمەڵە شوێنی بەکاشکردن من ئەچمە ئەو شوێنە کاکە 100,000 دینار باڵانس لە مۆبایلەکەم بۆ بەکاشکە ئەویش بۆ نمونە 99,000 تایاتێ و 100,000 لە باڵانسەکەت ئەنی ئەمە هەمووی ڕێگاچارەیە هەمووی ڕێگاچە من نازانم بۆچی ناکری ئەگەر من شت بەدەست بم لە مەرحەلەیەکەمە جارە لە بەیانی و ئەمرێک ئەیکەم بە ئەمریکا ئەبێت لەمە دووە گوێزانەوەی مەبالغی پارە لەگەڵ هێزە ئەمریکانە بێت دوام لەگەڵ ئەو شەریکانە ڕێکم لە قۆناغی دوماوەکەم سێمیش دەستەکەم بە نەسبکردنی ناوبڕێکمانەیە بەڵام دوای ناوبڕێک قسە لە سەرەوە دەکەین ئەرگ بەڕێزت بووی بە وەزیری دارایی کە پێمە یەکێک لە کاندیدەکانی چی دەکەیت قسە لە سەر دەکەین بڵێ ڤینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کۆمپانیای کەنعان کۆمپانیای کەنعان وەکیلی سەرەکی یەزدەسپار لە عێراق باشترین بۆری بۆ بیناو باڵەخانەکان بە سیستەمی ژێرزەوی هەڵواسین گەرمی ئەرزی و ئاوی خواردنەوە بە ستانداردی ئەڵمانی بۆریەک بە مەوادی PPCV بەرگەی پلەی گەرمی بەرز دەگرێت و دژە بەکتریایە ڕووپۆش بە ڕەنگێکی سپی کە هیچ چەوریەک لەخۆ نەگرێت بۆریەک بە مەوادی PPMD کێشی کەم ڕێگر لە دەنگی تێپەڕبوونی ئاو بۆریەک بە مەوادی PPC دژ بە گۆڕانی کەشوهەوا دژی سووتانە و بەرگەی جوڵەی سروشتی باڵەخانەکان نەگرێت بۆرێکانمان بۆ سیستمی ژێرزەوی هەڵواسین گەرمی ئەرزی و ئاوی خواردنەوە بەکاردێنرێت کۆمپانیای کەنعان وەکیلی سەرەکی لە عێراق ناونیشان فەرعی یەکەم سلێمانی بەرامبەر دادگای کۆنی پێشانگای ئارام فەرعی دووەم سلێمانی زی لە سوتاوەکە پێشانگای هاوکار. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەرسفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت.
جارێکتر سڵاوتان لەوێت بینێرانی بڕست کاور پێش ناوبڕەکە باسم لەوە کرد کە پێمە بەڕێزیەکێکی لە کاندیدەکانی وەزارەتی دارایی کە بستنەوەی گۆڕانوەری بگرێت ئەگەر بووی بە وەزیری دارایی دەتوانێت مەسلەی سیستەمی بانک خەڕێک و پێک بکەیت؟ ڕاستەکەی وەزارەتی دارایی ئەم کابینی داهاتوو قەرارە بزوتنەوەی گۆڕانوەری بگرێ. بێگومان کەسێکی گۆڕان ینی ئیدارەی ئەو وەزارەتە جا من بمێ هەر کەسێکی کە بێتەوە نازانین چۆنەکەوێتەوە ئەوە ئێمە ئەم لای لە ناو گۆڕان ئەم نقاشە جددیە یعنی لای ئەو کەسانی کە ئیختصاص و ئیشان ناو گۆڕانە مەسلەی اقتصاد و بانقوانە مەسلەیەکی جددی بێگومانە بێ بکرێ جا من بمێ هەر کەسێکی ئەبێ ئەم دەستکاریەکی باشی مەسلەی سیستەمی بانک و بانکەکان و ئەنی کاکی بەڕێز ناو ئێمە لە وڵاتە کێشەی ڕاستەمە کێشە گەورەکانە خەڵکی بینێمە کێشەی بچووکیشمان زۆرە من بە جەناب دەڵێم بەڕێوەبەری بانکێک بەیانی تۆ طبعاً سیستەمی تازە و بەستنەوەی تازە و پێشکەشکردنی ئەبێ ئەو کەسانی ناو بانکە مەسئولیت وەرەگرنیا هەر ئیشی شەکەن ئەبێ لەسەر ئەساسی پرۆفیشناڵەتی بێ لەسەر ئەساسیەوە بێت توانای ئەوەی هەبێ ئەوە بکوانە باشە من بەیانی پێویستم بۆ نمونە 8 کەسەیە لە بانکەکان 8 کەس بێ کە بتوانێ ئەو ئەدایە بکە دوای ئەوەی کە خولە بینی ینی کێشەی کادیری بانقی هێزمان هەیە ئەمە پێگەێنرێ بەڵام یەک مشکلەیە مدیر و مدەرای دایرەکانی ئەم وڵاتی ئەمە چۆن تەوزیع کراوە تۆ لەوانەیە باشترین چانس کەسێکی بۆ نمونە سەر بە پارتی نەیبات کەسێکی سەر بە یەکێتی نەیبە کەسێکی سەر بە گۆڕان نەیبە لەوانێ بێلایەنێ زین چەند قورسە تۆ لەم وڵاتی ئەمە کەسێکی بێلایەن بێنی بیکەی بە مدیری دایرێ چەند قورسە کەسێکی بۆ نمونە پارتی لابی کەسێکی یەکێتی لابێ بێم کێشانە ئەنێمانە هەمووی کێشن باوەڕکە ینی بەیانی بۆ نمونە شوێنێک چۆڵە بێ مدیری بانقە تەقاعود دەبێ طبعا جاران تعلیماتێکە بوو ئازانم ێستا خەرقی و تعلیماتە شکرێ چۆنی کەسێک بکەین با چۆن باشترین کەس بکەین بەبێ ئەوەی گوێبینەوەی باگراونتی حیزبێکی ئەم وڵاتی ئەمە تا ئێساش لە مەسئول بەشێکەوە کە داندێ حیزبەکان سمڕیانە لەسەری هەتا ئاگاتە سەری سەرەوە کە تۆش خەڵک لەسەر ئەساسی حیزبی بوون من لەو مستەوایە ناڵم من نەزانم ئێستا لە کوردستان لە مدیر عامەوە تقریبا بە پۆستی سیاسی حساب کراوە تەوزیع کرێ لە دوای انتخاباتەکان تا حدێکی ژەمە بۆم قۆناغەی زروفی سیاسی و ژینگەی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان مشکلە نێ بەڵام بەڕاستی کفر و گوناعە بە ڕێوبەری دایرەکان و لە خوار بە ڕێوبەری دایرەکانەوە تۆ لەسەر ئەساسی حیزبی بوون طبعا یەکشتم بیرکەوتەوە ئێمە کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو اتفاقێکمان کرد من لە لێژنەی دارایی ڕێکەوتنی یەکێتی و گۆڕان بووم ئەو کاتە مەبدەئێک لەوێ باس کرا لە ئەنیلا لە هەردوو لایش طبعا گۆڕان تەرحی کرد یەکێتیش قبوڵان بوو کە بیر لەوە بکرێتەوە لەمە دوایتر مدیری دایرەکانی سلێمانی و ئەو مەنتیقانی کە دوای کوردستانیش لەسەر ئەساسی CV و لەسەر ئەساسی توانایی و ئیمکانێت مدیرێکدانی لە شوێنێکا لەبەر ئەوەی سەر بە فڵانە حیزبە بەڵام کەفائی سفرە بەڵام ناتوانێت متابعە باش بکە ناتوانێت پلان باشدا ناتوانێت کاکە وڵاتێک کاولەکە باشە بەس ئەگەر بستنەوەی گۆڕان توانێت مەسەلا کەسێک بێتە وەزیری دارایی کۆتایی بەم شێوێ دابشکن و گواستنەوەی موچە بەگونیە بێنێت ئەوەی کێستا لێرە ئەمێ یەک شایەتی بۆ مێژوو بم ئەو ئێستاش ئەو خەڵکانی کە ناوێنێنم گویان لە قسەکانمە ئێمە لە ئەو زمانی کە من لە هەولێر مدیر عام بووم مدیری دایرێک وەفاتی کرد مدیری بانقێک طبعا من خۆم هەر قەنەعاتم بۆ بوو ئەبێ لەسەر ئەساسی پرۆفیشناڵەتی و توانایی چێ باشترینە ئەو کەسە دانین لە شوێنەکەی بەڵام بۆ مێژوو تەلەفۆنم بۆ ئەو کەسە کرد کە لەناو بزوتنەوەی گۆڕانە مەسئولی دیسکی حکومەت و پەرلەمانە بەڕێز جەلال جەوهەر مامۆستا جەلال جەوهەر لێم پرسیوتم مامۆستا شتێکی وایە بە ڕێی تۆ من چی بکەم طبعا من خۆم بە تەواوەتی حەز و قەرارم مابوو کە ئەبێ وابێ وتی کاکە هاوار سەیری ئەو سیڤیانە بکە کەیت کامیان باشترینە بەبێ ئەوەی جۆ بیتە ئەوەی طبعا من ئێستا باسی مستەوای مدیری دایرەکەم بەبێ ئەوەی جۆ بیتە ئەوەی کە ئەو کەسە سەر بەچی حیزبێکە سەر بە گۆڕان یا سەر بە گۆڕان نییە ئەو کەسە دانێ و من پشتیوانی دەگەم وتم مامۆستا هەر بیرکردنەوەی خۆشم بوو ئەمە خیتابی ئێمە لە ئۆپۆزیسیۆن کاکە ئەمە خیتابی ئێمە هی کۆمەڵی ئیسلامیە هی یەکگرتووی ئیسلامیە ینی ئەمە ئەو سێ چوارلایانی کە جاران
بیرتانیە بە یەکە ئۆپۆسیۆن بووین و پرۆژەمان تەقدیمە کرد و پاگێزەکانمان تەقدیمە کرد لە گوتاری ئەمە هەمیشە باسی ئەم شتانە نەکراوە خۆ کاتێک کە تۆ ئیشیتە ناو حکومەتەوە مەسەڵەن ئێستا 12 ساڵە وەکو بزوتنەوەی گۆڕان 13 ساڵە لەسەر مەسایلی اقتصادی و بجەنەزەری خۆمان باسەکەین لەسەر مەسایل کە چوینە ناو حکومەتەوە بێ ئەمانە تەرجمەکەین چاوەڕوانی خەڵک لە ئێمەوەی ئەمانە تەرجمەکەین و من دڵنیاشم لە ناو حیزبەکانی کێشێکێتی و پارتیش دەتوانرێت خواستەکەی خەڵکەکەی وا بیرەکەن باشە دەتوانرێت بانکەکانیش باز لەوە کەس کە چەند بەڕێوەبەرایەتی بانک هەیە لە هەرێمی کوردستان یەک بخرێن و بزانام سێ چوار بەڕێوەبەرایەتی هەیە وایە بەڕێوەبەرایەتی گشتی بانکە پسپۆڕەکان هەیە بەڵێ کە ئەمە بانکێکە لەسەر ئەساسی اختصاص بەڕێوەبەرایەتی گشتی بانکە بازرگانیەکان هەیە بەڕێوەبەرایەتی بانکی هەرێمی سلێمانی هەیە بەڕێوەبەرایەتی گشتی بانکی هەرێمی سلێمانی طبعا ئەمە حاڵەتێکی تایبەتە بەناو یاساکەی وەزارەتی مالیە لە هەیکەری وەزارەتی مالیانە بەڵام ئیداریەن و ئەوانە ینی بەسراوەتەوە بۆ وەزارەتی نەدەبووە یەک بخرێن یەک بەڕێوەبەرایەتی بووە ئێستا ئەوەی طبعا ئەمە دوو لقی لە ئەسڵ ئەبێت دوو لقی بانقی مرکزی عێراقی بن ئەوەی هەولێر وای لێکرا کرابە لقی بانقی مرکزی عێراقی ئەوەی هەولێر بەڕێوەبەراتی گشتی بانکی هەرێمی هەولێر ئەوە بوو بە بانک سەر بە ئێستا هیچ ڕەبتی بە هەرێمی کوردستانەوە نەماوە نەموچەیان و نە ئیداریان ئەمەی سلێمانی ماوە طبعا ئەم حاڵەتەش ئێمە بیرمان نەچێ هەرێمی کوردستان جاران دوو حکوومەتی هەبوو دوو زۆن ئێستا هەیە ینی بەشێکی ڕنگدانەوەی ئەمەیە بەڕاستی باش ئەبێ لە ئایندا دیراسی ئەمەشکری ئایا ئەمە باشە بمێنێتەوە ئەگەر باشە بمێنێتەوە بەقوت کرێ و جوان کرێ باشە کاتمان زۆر کەمەوە سوارد بۆی کە متمانە بانکەکان جۆرێک لە متمانە لەزە لە قەیرانی دارایی خەڵک مەسەن لە بەرەوەی پارە بەرێتە بانک ئێستا لە ماڵەوە هەڵی دەگرێت ئەم متمانە ئێستا گەڕاوەتەوە بۆ بانکەکان زانی بە متمانەی بانک لە هەرێمی کوردستان خۆی زۆر لە مستەوایەکی باشانە بۆ قەت مەسەلەن لە 91 ڕاپەڕین کراوە لێرە پارە فەوتاوە خەڵک اینجا مەسەلەی سیستەمی ئیسلامی ڕوانینی ئیسلام بۆ مەسەلەی بانک و بنوو ئەمیش دیسانەوەیەکی چکێ لە بابەتەکان چونکە خۆتە زانی ئیسلام ینی خەڵکیێرە ئەکسەرێتی لە ستانەوەتونەی موسڵمانەوەنیە خەڵکی موسڵمان تەعاملی لەگەڵ بانک و ئەوەی کە بە سیستەمی عالەمی و ڕوبەوی وانە ئیشەکە قسە و قیل و قالی زۆر لەسەر چەند ئێستا بنووکی ئیسلامی و سیستەمیشکردنی ئیسلامیش هەیە خەڵک هەر تۆزێکە سڵەمێتەوە لەوەی کە ئەوە بکات بێت لە بانکەکان لەگەڵ بانکەکان مامەڵە بکات بەڵام ئەگەر پارە زۆر بۆ گەر سیولە زۆر و ئەگەر کاش زۆر بوو تەحسیل حاصل و نەتیجە مامەڵەکردن ئەگەڕێتەوە ئەگەر متمانەش نەبێت چونکە کاتێ ئێمە سەیری مەبالغی گەورە ئاکەین وانێ مەبلغی گەورە لەکوێ جێبێتەوە لە ماڵە جێبێتەوە نییە شەریکاتی ینی سەنادیقی ئەوەی کە لە عالەما هەیە خەڵکە چێ زۆرە یعنی ئەوەشە لە بانکان هەیە خەڵکە چێ بەکرێگرێ و وەدیعەی خۆی لێدانێ ئەمەش لێرە نییە ئەبێ لە کۆتایی هەر ڕووکاتەوە بانکەکان باش بەس سەبارەتەوەی کە پێشتر قسە لەسەرەوە بوو کە کێدەسەڵاتیکردنەوەی بانکی یاخود باز بکەکاندێک لە بانکەکانی کوردستان بۆ سپیکردنەوەی پارە یاخود بۆ ڕەوانەکردنی پارە بۆ دەرەوە بەکارهێنراوە ئەم حاڵەتە هەبووە لە بانکەکانی کوردستانە من ناتوانم بڵێم نەبووە بەڵام ئەوەی کە بەرپرسیاری یەکەم و ئاخیرە لەم مەسەلەیە لە هەرێمی کوردستان بانکی مرکزی عێراقی بانکی مرکزی عێراقیە ڕخسەتەیە بۆی حواڵەکان بکرێ و نەکرێ بانقی مرکزی عێراقیە کە متابعی قطاعی مەصرفیەکە و تبجیهەیەکە و ئاگای لێبێ باش ئەو بانقە ئەهلیانیش کە هەیە لە هەرێمی کوردستان یەک بانقی نییە بەبێ ئیجازە باشانی بەس مۆڵەتەکە لە دەسەڵات حکوومەتی هەرێمیان بەغدا دەکەنەوەی بۆ نمونە بانقی بکەیتەوە لە بەغایە طبعا لێرەش لە واقع من باسی قانونەکەم لە واقعیش ئەمانەتوان کێشەی بە دروستکەن یعنی ئێمە بیرمانە لە ڕابردوو هەر کەسێک هات لە وڵاتی ئێمە مەشروعێکی تەقدیمە کردوا بە قانونیش حەقی خۆی بووە ئەگەر کاک فڵان و باجی فیسار شەریک نەبوونیان لە پشتەوە خۆ یعنی خۆ هەمەمە زۆر باس کراوە ئەمە تازەنی و کەسیش نکۆڵی لە منە ئەم حاڵەدانە بۆ بانقەکانیش ڕاستە ڕەنگە چەندین بانق هات بێتە هەرێمی کوردستان پێی وترا بێ گەروانە بێوانە بێ ئێمە طبعا حکوومەت و یا دەسەڵات یان ئەفرادی ناو دەسەڵات ئەگەر بیانە کێشە و عەرقە لە دروستکە نەتوانن بە ئەنواع وشکاڵشەوە باش بەس ئەوە نیە ینی هەموو حاڵەتێکی ژێر بەسپارت بە بانکی ناوەندی کە لقی لە کوردستانە هەیە ئێستا لە هەولێر ڕقی ئەی بۆچی مەسەلەن فەرمانبەرە ناتوانن سوودمەندن لەو مەسەلەن ئەوە بانکی مرکزیە ئەوەی کە قەرز و ئەزام پرسە من جاری وای تۆ پرسیارەکە تاوا نەکردو وەڵامەکە ئەمە داوای لێبوردنەکەم ئەوەی کە ئەو سلفە و قەرز و ئینانی کە باسەکرێ ئەو بانکی مرکزی عێراقی نەیە بانکی ڕەشید و ڕافیدەی نەیەن ڕەشید و ڕافیدەین لێرە لقیان نییە ڕاستیەکەی وەختی خۆشی تەقدیمیان کرده بوو بۆی لێرە لە قوکەنەوە هەندێک کێشە هەیە
بەشێکیشی خەتای بەغای ینی با ئینسان بە وجدانەوە قسە بکە بۆ نمونە زۆر جارە مناقەشەیەکرا با ڕەشید و ڕافیدەی نیژمێن دێرە لق بکەنەوە هەنی تەمان حکوومەت هەرێمی کوردستان حەزەکە ئیداراتی ئەم منتیقی و ئەحزابی منتیقی حەزەکەن هەرێمی کوردستان ئەوانیان ئەڵەن چی ئەڵەن ئێمە وەختی خۆی پێش ئینتیفاازەکە پێش راپۆڕینەکە ئەم بینایانە هی ئێمە بووە هینی وەدایە ئەو نەبووە نازم چیمان لێرە هەبوو ئێمە هەموو ئەمانەمانەوێتەوە ببن بە مڵکی ئێمە طبعا ئەمە لە ڕووی مەصرفی بەحتەوە بیری لێ بکەیتەوە ڕاستە ئەگەر لە ڕوە سیاسەکەی شەوە بیری لێ بکەیت و با بەخۆ ئەم وڵاتە هەر بانقیتیان نەبووە هەچی ئیداراتی حکومی هەبوو لێرە نەبوو هەموو داوایرێک نەبوو جنسێژ نەبوو تاپۆژ نەبوو فلان و بەلەدێژ نەبوو کە حاڵەتەکە گۆڕاو ئێرە بوو بە هەرێمی کوردستان و ئێستا لە دەستوری عێراقیە معتەرەفە لەسەری ئیتر تۆ گەڕی بارەتری چیەکی یعنی ئەمە یەکە ئەم نقطەیەکێکە لەو نقطە خلافی گەورانی کە لە بینی هەرێم و ناوەندە ناگەنە نتیجە لەسەر باشە کاتم زۆر کەمەوە دەمەوێت لەسەر مەسلەی پاشەکەوتیش پرسیار لێ بکەم ینی ئەوەی کێستا پاشەکەوت لابراوە پێ دوای گەرە و پارە لە بەغداد تەبێت زمانەتێکەیە بۆ دانەوەی موچەی پاشەکەوت کراویش دەتوانرێت دەمە بکرێ بە و ینی بارودۆخی دارایی هەرێم بەم شێوەیە لێت من پیاوێکیش محاسیبم وەختی لە ئەوایلەکانیش بووم لە جامیعە مەجبورم سوێنم خواردو ینی برادەر هەموو کەسێکە لە زانکۆ دەرەچێت سوێنە خوا بەخوای گەورە ئەگەر مسلمان بێجارێ خوای گەورەیترەوە کەفی لە بۆی نابێت بۆ بکەی یان لار بجوڵیتەوە اینجا بە خاکی کوردستان اینجا بە گۆڕیشەیە ینی هیچ ئینسانێک نیە لەم سێشتەیەکیان نەیبەستێتەوە ئێمە سوێنمان بەمە خواردووە بێ ئەم پرەنسیپ و مەبادیعی لەم علما فێری بوویت خیانەتی لێ نەکەین و خراپ بەکاری نێنین باشە من ئەمە وازح لەگەڵ جەنابە قسەکەم ئێمە مانگانە 522 میلیارد قەرارە لە بەغاوە بێت ئەم مانگەش 522 نەهاتبوو بەڵام دوای قەرەبوو کرایەوە 522 میلیارد لە بەغاوە بێت زائیدەن ئەوە ئێمە بۆی موچەی تەواوەتی بین 800 پێویستمان بە 870 میلیارد 522 ناقص 870 چەند ئەمێنێتە ئەو فەرقە 300 شتێکە باش بیرم نەماوە ئەم 300 شتە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان جارێ بەس بۆ موچەی ئێستانەک بۆ قەرەبوو بۆی موچە بە تەواوەتی بە طبعا من لەگەڵ ئەوەیشان دەستکاری ئەم سیستەمی موچەی ئێستا بکرێ عەدالەتی تیا بەرجەستە بکرێ پێدا چوونێکی باشی بۆ بکرێ مەحسوبێت و منسوبێت و هەنێ شتێ ئەتوانم بیسەلمێنە بەمانە نەمێنێ اینجا ئێمە ئەگەر لە هەرێمی کوردستان وەفرمان هەبوو لەو وەفرا دەست بکەینەوە بە گێڕانەوەی حەقی پاشەکەوتکراوی خەڵک حەقی بێچەن و چوونی خەڵکە لە مەرحەلەی یەکەمە من قەناعەتم وایە بێ وا بکرێ ئەبێت ئەم حەقا جارە لە شوێنێکە تەسبیت کرێ بۆ نمونە من موچەخۆرێکم چەندێ موچەم ئەمە حەقی مکتەسەبی پێڵێن پێم وابێ لە قانونە چەندێ موچەم لای حکومەت ئەمە حەقی خۆ من جارێ بۆم تەسبیت کرێ باشە کە تەسبیت کرا دوای وردەوردە دەست بکرێتەوە ئەم حاڵەتە لە عێراق یەک جاری وەختی خۆی ڕوویاوە موچە پاشەکەوت کرا بەزەو کاتە ڕەنگە باش بیرم نەما مەبلەغەکەم بۆ وردەوردە ژێردراوەتەوە ئێستا ئەم مەبلەغی کە لەسەر هەرێمی کوردستانەوەی کە 20 مەڵەن نزیکەی نزیکە لە بینی 9 بۆ 10 میلیارد دینارە دۆلارە ببورن 9 بۆ 10 مەبلەغێکی قورسە هەر یەکسەر نادرێتەوە هەر خەتەریش یەکسەر ئەو پارێ بکەیتەوە بازار ئەگەر هەش بێ ینی من دڵنیام خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر لەمە دو موچەی بێ پاشەکەوتی بە مەزبوطی بدرێتێ زمانێکیشی بدرێتێ کە موچەکەی پاشەکەوت کراوەگەی ڕابردووی نافوتێ وردە بۆی ئەگەڕدرێتەوە بە میکانیزمی جۆرا جۆر مامەڵەی لەگەڵا کرێ خەڵکیش ڕازیە بێ و هەمومانەگەینە لەم بوعدەوە لەم ڕاندەوە ئەگەینە ئاشتی کۆمەڵایەتی ینی هەمومان لە یەکتری ڕازی باشە سەبارەت بە وەزارەتی دارایی قسەی زۆر هەیە کە وەزارەتی دارایی لە مەسەلەی کۆکردنەوەی داهاتە ڕۆڵی لاوازە زیاتر سامانە سروشتەکان مەسەرەن داهاتی پێ دەتوانرێت لەم کابینی نوێ وەزارەتی دارایی خۆی داهاتەکان مەسەلەن کۆبکاتەوە وەزارەتی سامانە سروشتەکان پاری پێنەدات ئەمە ژەمەوە بە دیقەت جواب ببەمەوە بەپی وەزارەتی دارایی یاسایەکی وازەم یاسای ژمارە 5 ساڵی 2010 وابزان لەو یاسایە مەهامی ئەم وەزارەتە و ئەرکەکان و ڕۆڵەکانی دیاری کراوە پێم وایە بەیەک بە مادەیەک لە مادەکانە باسیەوە کراوە کە کۆکردنەوەی داهاتی گشتی و خەرجی گشتی لە زمنی اختصاصی ئەمە زینێکی بەقوتە بەدەستەوە وەزارەتی سامانە سروشتەکانش دیسانەوە یاسای هەیە لە یاساکە ئەویشا بێگومان ئاماژە بە حەقی ئەو کراوە لەوە کە نابێوا بێ اینجا قرارە لەم کابینەیدا تو سندوقی کوردستان بۆ داهاتنەوتی و گازەکان دامەزرێنرێ ئەگەر گریمان ئەم قۆناغا ناشگەینە ئەو قۆناغی کە یعنی لە مەرحەلەیاندا ناگەینەوە ئەو جێگەیشی کە ئیتر هەموو شتێک و سەعات بسوڕێتەوە ئیش بکەوت وەزارەتی دارایی بێ بە حاکمی مطلقی داهات و خەرجی لە وڵاتە بەڵام بە تەنسیقێکی تەواوەتی و ڕێک و پێک و
منطقی کە ئەگەر هەرسێ وەزارەتەکە ئامانجیان خزمەتکردنی پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بێ بۆ خەڵک خزمەتکردنی بە خەڵک ئێمە توانین ئەو کێشەیە چارەسەرکەین. ئەنی ئیرادات مستحیلە ئەوان بۆیان هەبێ لە ئەنیمە عورفێکی نێودەوڵەتیە ویان هەبێ ئەوان تەسەڕوفی پێوە بکەن بەڵام کراوە لە ماوەکان ڕابردوو بڵێن نەکراوە وڵا کراوە عقوداتی زۆر کرا و عقدانە هەمی کرا و ئیلتیزام بە هەرێمی لەمە دەتوانرێت هەموداتی نەوت بێتە وەزارەتی دارایی ئێمە گرە لەسەر ئەوەکەین لە کابینەی داهاتوو چاکسازی یاسای چاکسازی دەربچێنرێ و چاکسازی دەست پێ بکە برای بەڕێزم کاک عەلی حەمەساڵح لەبەری لە لیژنەی مفاوەزاتی گۆڕانی شابوو پێشتر ئەنی لێمان بیستووە کە باسی ئەو یاسای چاکسازی و دروستبوونی ئەو هەیئەتە بۆ چاکسازی و بە غەیری ئەویژانی بەڵام ئەو تەڵەن باشتر باسی کردووە ئەمە ئومێدێکی گەورەی بۆ من دروست کردووە و ئێمە ینی ئەگەر ئەمە نەوێ بە ڕیکلام بۆ گۆڕان زوتنەوەی گۆڕانی هەر بەم ئیرادەیەوە چێتە ناو حکومەتەوە کە چاکسازیەکی فعلی بکرێ و خەڵک کێشەکانی کەم بێتەوە و کێشەکانی چارەسەر کرد. زۆر سوپاس بۆ بەڕێز هاوار شێغرەوف بەڕێوەبەری پێشووی بانکە بازرگانیەکانی هەرێمی کوردستان. سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.